بەخێر بێنەوە دووبارە زۆر خۆشحاڵ بووم بە ئامادەبوونتان بۆ نمایشی فیلمی پیشەی ونبووی لبات لە دەرهێنانی خاتوو ڕێناز حەسەن و یاددین بەداخەوە کە ئەمڕۆ کاگیات لەگەڵمان نییە. بەڕێزانۆکوی لە سەرەتا ئاماژەمان پێەیە لە دوای نمایشی فیلمەکە خاتوو ڕێناز بابەتێک پێشکەشەکە دەربارەی گرنگی چاندی و مێژووی پیشەی لبات، دواتر گفتوگۆیەکی کراوە ساز دەدەین. پێم خۆشە بە کورتی ڕێنازخان بناسێنم. ڕێناز حەسەن بابەکر ماستەری لە مێژووی کلتوری لە بەریتانیا بەدەستهێناوە. بواری کارکردنی ئەو زیاتر کەلەپور و مێژووی کلتوریە، بە تایبەت لە بواری ئەرشیفکردن لە کوردستاندا و زیاتریش تشکە خاتە سەر ئەو بابەتانی کە پەراوێز خراون. و ئەم فیلمەی کە ئەمڕۆ پێشکەشی کرد لەلایەن پرۆگرامێکی مۆزەخانەی لەندەنەوە پاڵپشتی کراوە بۆ بەرهەمهێنان. هەڵبەت من بە خۆم کە ئەمڕۆ سەیری فیلمەکەم کرد زۆر خۆشحاڵ بووم کە گەنجان لەم بوارەیە هەوڵی پاراستنی کلتور یان ئەو پیشانە ئێن کە وردە وردە خەریکە لە ناوەچێ و کۆمەڵە پیشەمان هەیە لە ناوچوە. لە هەمان کاتا بیرم لەوا کردەوە کە ڕوونە بۆچی داپیران و باپیرانی ئێمە تەمەنێکی باش ئەژیان لە هەمان کاتا بە تەندروستێکی باشەوە، بە یادەوەرێکی باشەوە، چونکە ئەوان خۆیان پێداویستەکانی خۆیان دروستە کرد کە پێداویستەکانیش زۆر ژینگە دۆستانە بوون یان بە بڵێن هاوڕێی ژینگە بوون. لە هەمان کاتە هەمیشە جەستەیان جوڵاوە، هەمیشە لە جوڵایە بوون. یعنی من کە سەیری ئەو کارم ئەکرد دروستیە کرد جوڵەیەکی زۆر زۆری تیا بوو، ینی بە بەردەوامی تەرکیزی لەسەرەوە بوو چی ئەکا. ئەمە نمونەیەکە لەو پیشانەی کە ئێمە هەمان بۆ کە ئێستا لە لێواری لە ناوچوونایە. وێ پێم خۆشە ڕێنازخان بابەتەکەی پێشکەشکا و دواتر دڵیان کۆمەڵە پرسیاری زۆر هەیە واتوانین گفتوگۆیەکی کراوە ساز بکەین. فەرموویت. دەست خۆش. زۆر سپاس بۆ هاتنتان. بەڕاستی لەم گەرمایە و لەم بارودۆخە سەختە و بێموچەیە زۆر جێگای دڵخۆشیەکە بینم هێشتا کۆمەڵی خەڵک گەیات بە بواری کولتور، بواری کەلەپور. بەخێر بێن، زۆر سپاس. ئەمە وزەبەخشە بۆ من و بۆ هەموو ئەوانش کە لەم بوارە کارەکەن. هیوادارم چێشتان بینی بێ لە فیلمەکە و سوودێکی بەخشی بێ. ئەم فیلمێکی ئەتنۆگرافیە، یعنی هەر جۆرێکە لە فیلمی بەڵگەیی یا دۆکمنتری، بەڵام زیاتر تیشکە خاتە سەر کولتوری و کەلەپوری مرۆڤەکان. وەک بینیتان ئێمە زۆر کات بەسەرە بین لەگەڵ پیشەوەرەکان لەگەڵ ئەو ئیشەی کە ئەیکەن. ئەمە جۆرێکە لە فیلمی ئەتنۆگرافی. و ئەم فیلمە بەشێکە لە پرۆژەیەکی فراوانتر بە ناوی ئەرشیفکردنی پیشەی لبات، پیشەی ونبووی لبات لە دامێنی چیاکانی زاگرۆس. کارەکە لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی عەزیز کە لە بواری مێژووی زارەکی، لە بواری کەلەپور و ئەرشیف کارەکەن. بەداخەوە ئەمڕۆ زۆربیان لەگەڵ من نین، بێجگە لە محەممەد کە ئەویش بە هێڵکاری لەگەڵمانە دوایی باسەکەم هەنێک بەشدار بووە. و زۆر سپاس بۆ ماڵی ئەو پیشەوەرانی کە دڵ و ماڵەکان خۆیان بۆ ئێمە کردەوە. ئێمە بە هەفتە لەگەڵیان ماینەتەوە تا بزانین ئەو ژینگەی ئەوان کاری تیاکەن چۆنە، گرنگی ئەم پیشەیە بۆ ئەوان چۆنە. و ئەم پرۆژەیە لەلایەن پرۆگرامێک کە ناوی Endangered Material Knowledge Program لە مۆزەخانەی بەریتانیا پشتگیری کراوە. ئەم پرۆگرامە ساڵانەیە بۆ ئەو پیشانەی کە بۆ ئەو کەسانی کە ئەکادیمین یان لێکۆڵەرن دەیانەوێت کاری لێکۆڵینەوە یا ئەرشیفکردنی ئەو پیشانە بکەن لە هەموو دنیا، لە هەر شوێنێکی دنیا کە مەترسی لە ناوچوومیان هەیە، جا بە هۆکاری ژینگەیی بێ، بە هۆکاری پشتگوێخستن بێت. ئامانجی ئەم پرۆژەی ئێمەش هەر بە هەمان شێوە ئەرشیفکردن بوو، ئەرشیفکردن لە ڕێگەی وێنە، لە ڕێگەی دەنگ، لە ڕێگەی ڤیدیۆ. ئێمە لە چەند ناوچەیەکی جیاواز گەڕاوین، گەڕانی مەیدانیمان کردووە، وەکە بینن لە شارە زۆر، لە سەیسایەق، لە کفری، لە شنگال، لە هەورامان بە دڵنیاییەوە. هەورامان ئەو شوێنەیە کە من یەکەم جار دەسم کرد بەم پرۆژەیە. لە تەوێڵە و بیارە بووین لە دوکانەکان کە ئەبینی کەلوپەلی گەشتیاری زۆر لە ئەتوانی بیکڕی. جە من لێ پارچە لەبادێکم بینی دایمە بیستە بووم لە دایکم کە لەبات هەیە و زۆر باشە و بۆ پشتێشە زۆر بەکار هاتووە.
بەس قەت نمبینی بوو نەمەزانین چۆنە لە دوکانەکە کە بینیم پرسیارم کرد ئەمە هی کوێیە و کڕیمان ئەو کاتە وتی من لە هەورامانی ئەو دیو هاتووە وتمەی لێرە ئێستا لە باشوور وتم ئێستا لە باشوور کەس دروستیەکە وتی نە بەداخەوە کەس نەماوە ئیتر لێرەوە ئەم گەڕانە دەستی پێ کرد زین کێ تا ئێستا ما بێت ئەم پیشەیە بەردەوامی پێبات اینجا ئەو دوو پیشەوەرەکە لە فیلمەکە بینیتان مامسەلیم و دەروێش خەڵەف کە لە شنگالە و مامسەلیم لە کفری ئەتوانی بڵێیت بە پێم گەڕانی کە ئێمە کردومانە دوو تاکە کەسن کە ماون پێشتر بەردەوامی بەم پیشەیە ئەم پیشەیە بەڕاستی مێژوێکی زۆر دێرینی هەیە و لە ڕووی ئەکادمیک و لە ڕووی لێکۆڵینەوەش زۆر پێشگوێ خراوە لە کاتێکا بینیت لەباد و دروستکردنی لەباد تەکنیکێکی زۆر کۆنە کە یەکێکە لە کۆنترین تەکنیکەکان کە مرۆڤ دەرکی پێکردو بۆ دروستکردنی قماش و پەرەی پێداوە بەڵام و زۆر لە ئەبینیت کە زۆربەی کەسەکان لەسەر ئەوە چۆنەڵێیت بیرڕانیەکە کە دەکرێت لە دامێنی چیەکانی زاگرۆسەوە پیشەیە دروست بوو بێ بەڵام لەبەرەوەی پێشتر بەڵگەی شوێنەواری نەبوو ئەستم بوو ئەمە بە بەڵگە تۆ بسەلمێنی بەڵام خۆشبەختانە کۆمەڵێک دۆزینەوە لەم دوایانە کە دواتر باسێکم ئەتوانین ئەمە بە بەڵگەوە بسەلمێنین بەس وەکو وتم زۆر بەکەمی کاری لەسەر کرابوو بە تایبەتی لە ڕووی نووسین و لێکۆڵینەوە و کاری ئەکادمی کە من بەداخەوە شتێکم نەدۆزیەوە بۆی زۆربەی ئەو زانیارانی کە ئێمە کۆمان کردوتەوە لەگەڵ پیشەوەرەکان و ئامانجی ئێمەش ئەو بوو کە چۆن پیشەوەرەکان بخەینە چەقی ئەم لێکۆڵینەوە و لە فیلمەکە شاو بینیتان بەشێکی تر لە گەڕانەکان لە مۆزەخانەکان بوو لە مۆزەخانی ڕستن و چنین لە هەولێر کاکلۆلان ئیشی زۆر باشی کردو کۆمەڵی کاری زۆر باشی کۆ کردێتەوە نەک تەنیا لەبات بەس هەموو کاری دەستی و ڕستن و چنین لە هەموو ناوچەکانی کوردستان و لەوێ تقریبەن بە نزیکەی 12 پارچە لەبات لەوێ هەیە کە تایەتی 100 ساڵ ماوەتەوە ئەنجا لەبات یعنی کێشێکی تر هەیە لەگەڵ مادە ئۆرگانیەکان ئەو مادە سروشتیانە زۆر ئەستەمێتەوە لە شوێنەوارە بیاندۆزیتەوە لەبەرەوەی مادەیەکی ئۆرگانی بە تایبەتی خوری لە پرۆتینە زۆر بە خێرایی شێ بێتەوە دوای ماوەیەک هەنێکەڵێن ئەتوانێت تەمەنی 100 ساڵ ئەگەر باش تۆ گوێی پێبیت و ئاگات لێ بێت توانێت تا 150 ساڵ بمێنێتەوە اینجا بۆیە دۆزینەوەی ئەمە لە ناوچە شوێنەواریەکان زۆر ئەستەمە لە حاڵەتێکا نەبێت کە با بڵێن لە شوێنێکی زۆر زۆر سارد کە دوای ئەوەش باسەکەم اینجا باسی مۆزەخانەم کرد لە مۆزەخانەی ڕستن و چنین کۆمەڵی کاری زۆر باش کراوە کە ئێمە ڕۆشتین لەوێت چەند بابەتێکمان بینی مۆزەخانەکانی تر لە بەریتانیا و لە مۆزەخانەی پیت ریڤەرس لە ئۆکسفۆرد لەوێش ئێمە سیرمان کردو هەنێک پارچەی لەبادیان هەیە کە لە ناوچەکانی کوردستانەوە دروست کراون و ترکاتی خۆی یەکێک بردوێتی و دوایی بەخشیەتی بە مۆزەخانەکە و ئێمە هەر حەزمان کرد ببینین بزانین چی لەوێ هەڵگیراوە و خۆشبەختانە لە دواییشە مۆزەخانەی پیت ریڤەرس لە ئۆکسفۆرد چەند پارچەیەک لەبادی مامسەلیم و کاک خەڵەفیش هەر کڕیان و ئێستا بەشێکە لە کۆکراوەی مۆزەخانەکانی ئەوان وەکوتم یعنی زۆر بەکەمی ئەمە باس کراوە لەوانەیە هەنێک بابەت بدۆزیتەوە لەسەر ڕستن و چنین فەڕش دروستکردن چیخ دروستکردن بەڵام لەسەر لەبات هیچ شتێک نادۆزیتەوە لە کاتێکە ئەمە نێژۆکی بۆ 11,000 ساڵ بەر لە ئێستا و ئەکرێ لەم ناوچەی ئێمە و بە بەڵگەوە یعنی کە لەم ناوچەی ئێمە دەستی پێ کردو ئەنجە تەشەنێک کردو بۆ ئاسیای ناوەند و ئەوروپا اینجا بۆی لەبات بەرهەم بهێنیت ئەبێت ڕێژەیەکی زۆر خوری یان بەرگن ئەوەی بەرگن پێی ناڵێن خوری بۆ خوریەی کە لە 2 ساڵە ئەیهێنیت ئەمە پێڵێن بەرگن اینجا لە بەری نەرمترە بۆ هەنێک لە جل وەکو فەرەنجی لە بەرەوەی بەرشان مل و ئەمانە کە ئەبێ زیاتر بەرگن بەکارێنن بۆ شتی تر خوری بەکارێنن اینجا بۆی بتوانی لەبات بەرهەمبێنی ئەبێ ڕێژەیەکی زۆر لە خوری یا بەرگنت هەبێت اینجا بۆیە زۆر جار ئەبینین کە لەناو ئەو کۆمەڵە خەڵکانەیە باو بووە کە کۆچەری بوون کە خەریکی ئاژەڵداری بوون ڕێژەیەکی زۆر خوری و بەرگن لای ئەوان دەست کەوتووە
اینجا ئەمە لە ناو خێڵە کۆچەرەکان بەس لە عینن کاتەتانین بڵێن لەگەڵ دروستبوونی شار ئیتر ئەمە پیشەیەک نییە بەس لە ناو خێڵەکان و لە لادێکان بەڵکو پیشەیەکە لە شاری شەهاب بۆ نمونە لە 1920یەکەکان تۆمارێک هەیە مامۆستا ساغی کردوێتەوە باسی پیشەوەرەکان تۆمارێکی دانیشتوانی سلێمانیە لەویا کۆمەڵێک پیشەوەر هەیە سێ لەو پیشەوەرانە لە باتشی بوون ئەمە 1920 کاتە ئەتوانی بڵێ پیشەیەکە هەم لە لادەیە هەبووە و هەم لە شاریشا بەڵام درەنگتریە بۆ شار اینجا کۆمەڵێک کەرەستەی ناوماڵ لێ دروست دەکرێت وەک ڕاخەر وەکو با بڵێن ناوکەفی پێڵاو یان با بڵێن کورتان یا زینی ئەسپیشی لێ دروستکراوە و هەندێک بابەتی ڕازاندنەوە و لەگەڵ ئەوەشە جلوبەرگ کڵاوی لێ دروستکراوە یان چاکەت و فەرەنجی و پەستەک و کەچەی شوان کە زیاتر بۆ خۆپاراستن لە وەرزی زستان لە سەرماسۆڵە و هەروەها لە خۆپاراستن لە مارود و پشک پێوانی مارود و پشک اینجا حەزەکەم ئێستا هەنێک بابەت باس بکەم کە پەیوەندیان بە دۆزینەوە شوێنەواریەکان کە بۆچی ئەمە گرنگە بە هەزارها ساڵ خەڵکانێکی زۆر بەکارێن نەک بەس ئەم مەنتیقی ئێمە بەس ناوچەکانی تریش بۆ نمونە کۆنترین دۆزینەوە ئەمەی چەتەڵهویە کە مێژووەکەی بۆ 8,000 ساڵ تقریبان ئەگەڕێتەوە ئەمە لێرە لە بادێکە کە لەسەر یەکێک لە دیواری ماڵەکان دۆزیویانەتەوە کە لەوە ئەچێ بۆ بابەتی ڕازاندنەوە بەکارهاترێت بۆ ئەو نەخشانەی کە ئەبینن ئەم نەخشانە ئیتر ئێستش بە ئێستشەوە ینی زۆر ئەبینیت لە ئاسیای ناوەند گروپە کۆچەریەکان کە هێشتا خەریکی لەبات دروستکردن هەمان نەخش دروست دەکەن اینجا دۆزینەوەیەکی تر تقریبا 2300-2200 ساڵ پێش ئێستا ئەمە لە گۆڕەکانی پایزێری هیسیفیەکان لە چیاکانی ئەڵتای لە سیبیریا دۆزراوەتەوە ئیتر لێرەیە بینیت کە فۆرمێکی تر وەرەگرێت کە لە چۆنەڵی فۆرمێکی هونەری زۆر جوان کە بۆ زیاتر بۆ بابەتی ڕازاندنەوە بەکاری ئەهێنن ئەمە یەکێکە لە نمونونەکان کە لەو کاتەیە دروستیان کردووە و ئەمانە بۆچی ماوەتەوە چونکە ئەم شوێنانە زۆر زۆر ساردا و کاتی ئاوی بارانە و بەفر چۆتە ئەوێەوە بەستوێتی تر لە ژێر پلەیەکی زۆر زۆر ساردا ماوەتەوە و لە چلەکانەوە بزانن بەڵێ لە 45 ئەمانە ئەدۆزرێتەوە اینجا لەو کاتانە شەکۆچەریەکان کاتێکێکیان لێ بمردا بە تایبەت ئەگەر کەسێکی زۆر خۆشەویست وایە سەرۆکۆزێک وایە کاتێ ناشتیانە هەموو ئەو بابەتە کەسیانە یان شتێک کە بابەتێک کە زۆر بەها بوو بێ لای ئەوان شتەکانیشیان ناشتووە لەگەڵیانە ئیتر بەهۆی نەک تەنیان لەبات کۆمەڵشتی زۆر گرنگتر بەڵام ئەوەی پەیوەندیدارە بەم بابەتی ئێمەوە لە بەهادا ئەو شتێکی تر کە دۆزراوەتەوە جووتێک پوتە کە لەو کاتەیە دروستکراوە و هەروەها کڵاو و ئەنجازینی ئەسپیش جا لێرە بینیت کە نەک تەنیا لەبات دروستکردنی لەبات وەک پارچە قماشێک بەس لەگەڵ ئەوەشە ڕەنگکردن یعنی فێ و ڕەنگە سوورە تۆخە کە ئەمانە هەمووی ڕەنگی سروشتین ئەگەر بینە سەر عێراق کە ئەمە زیاتر نزیکە لە ئێمەوە کۆنترین بابەتی نووسرا و لەسەر لەبات کە بە نووسین باسی لەبادی تیا کردبێ دەقەمێخیەکانە کە لە ئورە دۆزرێتەوە ئەم دەقەمێخیە تەقریبەن ئەتای بڵێ بازرگانیە اینجا لێرەیە باسی ئەوە کات کە ئەو لەبایی کە پاشا لەسەری ئەخەیە شای ئەو کاتە لەسەری خەوت ئەهێنرێت بۆ کارخانەیەک لەو کارخانەیە چەند کەسێ ئیشەکە هەنێکیان خەریکی کاری پێستن هەنێکیان خەریکی کاری لەبادن اینجا هێناویانە بۆی چاکی کات تون و تۆڵی بکاتەوە جا من ئەمە بەلامەوە زۆر جێگەی باە بوو چونکە تۆ سیر کە ئەمە تقریبەن دیسان مێژوویەکی زۆر زۆر کۆنی هەیە لێرەیە یعنی تۆ بینیت ئەمان لەبادیان بۆ وەکو ڕاخەرێک یان لەسەری خەوتون و ئێمە ئێستش داپیری ئێمە و باپیری ئێمە حتا دایکی من لەبادی بەکارهێنا بۆی لەسەری بخێری یعنی بۆ ئەڵێم مێژوویەکی زۆر زۆر دێرینی هەیە و من زۆر حیفم لێ کە ئێمە لە بیرمان چۆتەوە من کە لێکۆڵینەوەکەمانە کرد تەنانەت کە پرسیارمە کرد کەس هەیە لەبات دروستکە یانوت لەبات چییە یعنی نەک پیشەکە نەماوە بیرەوەری پیشەکەش لای ئێمە نەماوە
وەکوتم ئەمە کۆنترین دەقی نووسراوە. اینجا گرنگتر بۆ ئێمە دۆزینەوە شوێنەوارەکانی شارە زوورە بێستان سوور کە دیسان لەوێ مێژوویەکی زۆر دێرینی 11,000 ساڵ پێش ئێستا لەم دۆزینەوە شوێنەوارێن پارچە لەبادی بچووک دۆزراوەتەوە و لەگەڵ ئەوشا ڕەنگ کراوە، ڕەنگی پێوەیە، ڕەنگێکی سووری پێوەیە. یعنی دیسانە بینیت کاتە متوانێت بەڵگە بێ بۆ ئێمە کە بەڵێم پیشەیە ئەکرێ لە دامێنی چیەکانی زاگرۆس سەری هەڵدا و پەلی کێشەوە بۆ ناوچەکانی تر. ئەمە توانین بڵێن کۆنترین بەڵگەی لەبادەک وەک مەتریاڵ دۆزرا بێتەوە. ئەنجام ناوچەیە هەر خۆی گرنگێکی زۆریە لەگەڵ کۆمەڵە ناوچەی تر کە شمشارە و زەرزی و بێستان سوور و تر ئاواهیەت دواییە بێ بە ڕێگای ئاوریشم. یعنی ئەم ناوچەیە زۆر ئاڵوگۆڕی بازرگانی دیابوو و ئەمە هۆکارەکە ئیتر پەلە کێشێ بۆ ئاسیای ناوەند و ئەوروپاش. ئەمە بە شێوەیەکی کورت دۆزینەوە شوێنەواریەکانە لە زۆر ناوچەی تر لەبات دۆزراوەتەوە، بەس ئەوەی کە من زیاتر پەیوەندیدار بینیم بە بابەتەکەی ئێمەوە ئەم کۆمەڵە دۆزینەوانەیە. و لای خۆشمان بە دڵنیایی وەزانم لەوانەیە هەنێکتان بزانن کە لەبات بەکار هاتووە و ئەمە چەند نمونەیە کە لە مۆزەخانەی ڕستن و چین لە هەولێر ئێمە وێنەمان گرتووە. ئەوەی یەکەمیان دەستکردی ناوچەی شنگالە تقریباً 4-5 متر درێژیەکەیەتی و ئەبینن زۆر جار ئێمە لە ماڵەکان بەکاریان هێناوە هەم بۆ دانیشتن و هەم لەسەری شێ خەوتن. و ئەو لەبادە کوردیەکان ئەگەر نەخش ببینین زیاتر لەسەر ڕاخەرەکانە بینین، بۆ لەسەر فەرەنجی و کەچە و کەڕەک و ئەوانە نایبینین، زیاتر لەسەر ڕاخەرەکان. و ئەو ڕەنگانی کە بەکار هاتووە ڕەنگی زۆر زەق و ئاگریە، ڕەنگی زەردە، ڕەنگی پتەقاڵی، ڕەنگی سوور بەکار هاتووە و نەخشەکانیش زیاتر ئەندازەین، نەخشی ئەندازەی زۆر بەکارێت، سێ گۆشە ئەبینیت یا بازمە ئەبینیت. ئەمە لە زۆربەی لەبادەکان وەگەر زۆر لێ وەربیتەوە بینی نەخشەکان نزیکە لە نەخشی سەرفەرش، بەڵام بە شێوەیەکی زۆر سادەتر لەبەر تەکنیکی دروستکردنی لەباد. اینجا ئەویستم ئەوە باس کەم لە دروستکردنی لەبادا ئەوەی تۆ پێویستە تەنیا پەستانە لەگەڵ ئاو و سابوون، هەنێ جار هێلکەشیان لێیاوە، بەس ئەم سێشتە زۆر سەرەکیە، شتێکی تر پێویست نییە، تەقەڵیتیان نییە، وەکو چنین نییە. یعنی تۆ ئەم یەکانگیرە هەبێ خوری بەرگن خۆی ئامادەی ئەوەی تیا زۆر بە خێرایی یەک بگرێ لەگەڵ ئەم سێ مادە سەرەکیە. اینجا بۆیە تەکنیکی دروستکردنی نەخشەکان زۆر سادەترە بێتەوە وەک لەوەی کە تۆ لە فەرش و جاجن و ئەمانەیە ئەبینیت. و بەدڵنیایی بۆ جلوبەرگیش بەکار هاتووە، هەورانیەکان نەزانن بۆ فەرەنجی بۆ پەستەک. ئەمە کاک جەهانگیرە ئێمە کە چاوپێکەوتنمانە گەڵا کرد لە هەورامان ئەم فەرەنجەی دەرهێنا کە ئەمە هی باوکێتی ماوەتەوە و هەڵی گرتووە و زۆر بەکاری ئێنێ و حتا ئەم کە ئەڕوات بۆ ئیشکردن لە هەورامان دایمە فەرەنجی بەکارهێنێت. ئەڵێ زۆر یارمەتیمە عقیت و قنج باستم و کە شت هەڵەگرم بەردەهێنم، شتی قورسێنم ئازێتم نایەت. یعنی جگە لەوەی کە ئەمە شوناسێکی کولتوریە زۆر زۆر سوودیشیان دەبینێ. و بابەتێکی تر کەڕەکە یان کەچەیە، ئەمە زیاتر شوانەکان بەکاریان هێناوە، ئەبینی زۆر داپۆشراوە دای ئەپۆشێت چونکە زیاتر بۆ مەبەستی پاراستن بەکارهاتووە، پاراستن لە سەرما و گەرما یان لەو ئاژەڵانی کە توانێت پێوە باوکو مار و دووپشک، چونکە ئەمان ماونەتەوە لە چیاکان خەوتون تایە و سادەیە، زۆربەی کاتە بینی نەخشی لەسەر نییە. و زۆر جار کارەکان با بڵێن کە مەڕێک کاری هەبوو بێ ئەمان هەڵیان گرتو خستیان ئەم لاولای کەڕەکەکان و هەڵیان گرتو هێنایانێتەوە. بابەتێکی تر کڵاوەکانە، ئەمەی ئەم لایەن مام سەلیم ئەم کڵاوانەی دروست کردووە، ئەمانە پێڵێن کڵاوی وەرزێر، زیاتر جوتیارەکان بەکاریان هێناوە و بۆ خۆپاراستن لە هەتاو. مام سەلیم پێڵێ کڵاوی خۆری. ئەوەی ئەو لاش دوو کەسی ئێزیدین لە لالش کە ئەمان پێڵێن کومی کولاوی، کولاو یعنی لبات و کوم کڵاوە،
ئەم نەوە ئەستایلە زۆر تایبەتە بە عەشیرەتی جوانە. عەشیرەتێکی گەورەیە، یەکێکە لە عەشیرەتە سەرەکیەکان نشنگال، و هەمیشە ستایلا بینی 3-4 کەزی یەکگۆسک بەم لاولاو و لەگەڵ کوم و بە پارچە قماشێکیش دەورە ئەدرێن. ئەنجە بابەتێکی تر لێرە حەزم کرد ئاماژەی پێ بم ڕەهەندە ئیکۆلۆژیەکەیە. بەڕاستی ئەبینیت ئەو بابەتانە ئەو کەرەستانەی کە بەکار هاتووە هەر هەمویان زۆر سروشتین و هیچ یەکێکیان زیان نابەخشێ لە کاتی دروستکردنیشە و لە کاتی بەرهەمهێنانیشە هیچ زیانێکیان نییە بۆ ژینگە. بەداخەوە ئێستا لە مانگی 4 و لەو کۆتایی مانگی 4 و سەرەتای مانگی 5 وەرزی برینەوەیە، وەرزی برینەوەی خوریەکانە، چونکە ئیتر لەو کاتەیە دنیا وردە وردە گێرمە بێت و ئەبێ خوری مەڕەکان ببڕێتەوە. لەو کاتەیە مام سەلیم خوریەکان کۆگاتەوە لەو خەڵکانی کە ئاژەڵدارن لە دەوروبەری لە دێیەکانی دەوروبەری، یعنی تۆ بینی چەند پەیوەندیدارە بە وەرزەوە، یعنی ئەمە هەر ئیشێک نییە، تۆ زۆر پەیوەندیدارە بەو ژینگەیە کە لە دەوروبەری تۆ هەیە. ئێستا بینیم زۆربەی ئەم خوریانە لە کوردستانە سووتێنرێ، هیچ سوودێکی لێ نابینرێ، هەمووی فڕێدرێ. من بیستوم یعنی پێشتر کە نێردراوە بۆ دەرەوە بۆ وڵاتانی تر، بەڵام ئێستا بەداخەوە وەستاوە و ئەبینیت سەفتاکرێت و کەڵەکاکرێت و ئەسووتێنرێ. من لە لێکۆڵینەوەکانە بینیم لە وڵاتانی تر ئەگەر بۆ شت دروستکردنیش بەکاری نێنن وەکو پێینی سروشتی بەکارهێنن، یعنی ئێمە حتا لەوەشانە ناتوانین سوودی لێ ببینین بەداخەوە. جا من لە وەرزی برینەوەی مەڕەکانە ئیتر مام سەلیمم خوریانە کۆکات و بە هەمان شێوە کاک خەڵەف کۆمەڵێک مەڕی هەیە لە ماڵەکەی خۆیان، ئەویش بەمان شێوەوانەی خۆی بەکارهێنێ و گەربەشی نەکاهی دراوسەکانی، یعنی زۆر پەیوەندیدارە بە وەرزەوە بۆ ژینگەی تای ئەژین. ئەمە چیخە؟ چیخ مام سەلیم بەکارهێنێ بۆ دروستکردنی پەستان لەسەر خوریەکە بۆی ئەم پارچە قماشە دروستکە. تەنانەت چیخەکە خۆی مام سەلیم دروستیەکە، یعنی هەموو ئەو کەرەستانی کە تۆی بینی 90% مام سەلیم خۆی دروستیانەکە، یعنی تۆ بینی چەند پشت بەخۆ بەستووە، پێویستی بەوە نییە بڕوات لە بازار شتیا بکڕێ لە وڵاتێکی ترەوە شبێنێ، هەموو ئەوەی کە هەیە لە دەوروبەری خۆی دروستیەکە، خۆی دەستیەکە. ئەم چیخانەش لەو دارانەکە لە دەوروبەری لادێکان کۆی کردوتەوە. ئەمە شەنە ئەوەی کە خوریەکەی پێ بڵاو کردەوە، بە هەمان شێوە نیش هەر خۆی دروستی کردووە لە داری بامبوو دروستیەکە ببورن ناوکەین بیچۆتەوە ئێستا قامیش، بەڵام لە قامیش دروستیەکە. تۆ بینیت لە ئەخیرە پارچەیەک سۆندەی پێوە کردووە بۆی نەرم بێ لە کاتی هەڵگرتن، یعنی تۆ سەیری کە زۆر بیرکردنەوەی تایە ئەم ئیشە کاتێک کە خۆت دروستیەکەی شتێک نییە حازر بەدەست ئەڕۆی توێ کڕیت و بیری لێ ناکەیتەوە، نە تۆ ئەو دڵنیام ئەمە دوای ممارەسەکردن، دوای بەکارهێنان تر ئەمە بۆی دەرەکەی ئەبێ شتێکی واهی هەبێت، یعنی تۆ بەردەوام لە بیرکردنەوە و لە دروستکردنیت. شتێکی تر کە بەلای منەوە زۆر بەڕاستی سەرنجڕاکێش بۆم عەلاقەی جلانەیە کە لە دار و پارچە قماشی دەوروبەری خۆی دروستی کردە بۆی فەرەنجیەکان پێی هەڵواسێت لە دوکانەکەیان، یعنی زۆر سادە، زۆر نازانم زۆر باس لێرە بینین چۆن هەڵی واسیوە، یعنی تەواو پێویستە بە هیچ نییە، توانی زۆر پشت بەخۆ بەستوبی لەگەڵ ئەوە ژینگەی دەوروبەریت. و کۆمەڵێشتی تریش کە یعنی هەمویان خۆی دروستیەکە، حتا ئەو جیهازەی کە خوریەکانی پێشیە کردەوە، ئەمە تقریباً لە هەفتاکان ئەم جیهازەیەتە ناوە ئەم ئامێرە، پێشتر بە کەوان خوریەکەیان شی کردوتەوە کە پێیانەوت پەڕەچی. اینجا بەداخەوە ئێمە ئەو کەوانەمان نبینی، نمونەیەکمان بینی لە مۆزەخانەی ڕستن و چنین هەڵگیرا بوو، بەس بۆ کۆمەڵێک لەو بابەتانی کە نەماوە ئێستا ناتوانین بەردەستمان بێ، لەگەڵ محەممەد کۆمەڵێک کارمان دروست کردەوە بە هێڵکاری. اینجا کەوانێکێک بوو لەو ئامێرانی کە محەممەد دروستی کردوتەوە و بەو شێوەیە ئێمە ئەرشیفمان کردووە. ئەگەر تۆزێک باسی بارودۆخی ئێستای لەبات بکەم، یعنی بەداخەوە کە وەکو باسم کردنێک تەنیا پیشەکە خۆی خەریکە نامێنێت،
و هیچ بەرەو پێش چوونیتیان نەبووە حتا لە بیرەوەری ئێمەشە خەریکە نامێنێت و دڵنیام بۆ زۆر پیشەی تریش هەر ڕاستە ئەم قسەیە ینی بابەتەکەی من لەسەر لەبادە بەڵام دڵنیام ئەتوانین هەمان شت بۆ زۆربەی لە پیشەکانی کوردستان بڵێن کە مێژوویەکی زۆر دێرینی هەیە. بۆ نمونە ئەو شوێنی مام سەلیم چەند جار ئەم داوای کردو هاوکاری بکرێت لە بەرەو شوێنی کاری تیاکە کەسێک هەروە شوێنەکەی یاوەتێ بەڵام خەریکە بەسەری هاڕوخێ یعنی بەداخەوە بیستان وتی سیانزە لە باچی لە کفریا کارێک کرد لە قەیسەری کۆنی کفری بەڵام ئێستا کەس بە زمان سەلیم ئەم کاراکات ئەمیش پیشەی سەرەکی خۆی نیە ئەو پۆلیسی دارستانە بەس لە کاتی بەتاڵیە خەریکێنی پیشەیە چونکە ئەڵێ ئەمەوێت ئەمە بەردەوام بێ ئەمە دوای منیشەر بەردەوام بێ جا کۆمەڵی هۆکار هەیە بۆ ئەمە یەکێک لەوانە بە جیهانی بوونە هێنانە ناوە هاوردەکردنی کۆمەڵێک هەرستەیە ناساندنی پلاستیک و پۆلیێستەر و نایلۆنە کە ئیتر وامان لێکە ئێمە دوورەکەینەوە لە مادە سروشتیەکان چونکە پێمان وایە زۆرتر ئەمێنێتەوە کە ئەمە لەوانەیە ڕاست بێ بەڵام زۆر زیانی هەیە بۆ ژینگە و بۆ تەندروستی ئێمەش جگە لەم هۆکارە جیهانیانە من حەزەکەم سەرنجتان بۆ بابەتێکی تر ڕاکێشم کە ئەتوانی بڵێ لە 20 ساڵی بینی 70 و 80 و ئەنجەنەوەکانیش زۆر زەرەر و زیانێکی گەورە بە ئێمە گەیشتووە لە پرۆسەی بارەبکردن و ڕاگواستن و ئەنفال و ئەنجە دوای ڕاپەڕین و جگە لە زیانە گیانیەکان زۆر کولتوری ئێمە لە ناوچووە کاک جانگیر باسی ئەوەی کردوتی کە ئێمەیان ڕاگواست بۆ کۆمەڵگا زۆرە ملەکان ئێمە هەموو شتێکمان بەجێهێشت ماڵ و مەڕ و ماڵات و هەموو شتێک وتی ئێ ناتوانانی تۆ مەڕ و ماڵاتەکە و ببێ بۆ سجن مەبەستی کۆمەڵگا زۆرە ملەکان بوو و بەڕاستی ئێمە وایە تۆ یعنی ئەکرێتە مجەمنایەکەوە ئەتوانی چۆن پراکتیسەی ئەو کارانە بکەیت کە تۆ سەدان ساڵ لە باوان و داپیرانی خۆتەوە بۆ دماوەتەوە کە تۆ لەو خاکە ئەپچڕێنرێیت ئیتر لەو ژینگەیە کە تۆ بیرت یا کردوتەوە کۆمەڵە شتت یا بەرهەم هێنراوە ئەمە ئەستەمە تۆ جارێکی تر بە تایبەت ئەو کەرستانی کە لە بەردەمتایە ئەوە نییە کە تۆ پێی ڕاهاتیت و لە دوایەوەکانیش پرۆسەی ئاوادانکردنەوەی دێهاتەکان و گەڕانەوە نا خەڵک بوو بە موچەخۆر بە نۆعێک لە ژیانێکی تر ڕاهات تاکەوتەرا بینی خەڵک گەڕابێتەوە جارێکی تر زۆر بەکەمی نەک بەس ئەوە هەموو ئەو پیشانش کە ئێمە بە سەدان و هەزاران ساڵ بۆ ئێمە مابوو و بەردەوامی هەبوو پچرانێک دروست بووە زۆر بەداخەوە ینی حەزم ناکرد بەم نێگەتیڤە بەم فکرە نەرێنیە کۆتایی پێبێنم بەس ئەمە حەقیقەتەکەیە و هیوادارم بەڵێ ئەم پرۆژەی ئێمە تەنیا ئەرشیڤکردن بوو و خستنە بەرباسی ئەم جۆرە پیشانە نەک تەنیا وەک پیشەیەک بەستن وەک میراتێکی کولتوری وەک میراتێکی چاندی و کەلەپوری بۆ ئێمە گرنگیەکەی چییە و هیوادارم یعنی بتوانرێ زیندووکردنەوە و بەرەو پێشچوون بۆ ئەم پیشانە دروست ببێت زۆر سپاس و هەر پرسیارێکتان هەبێ لە خزمەت زۆر سپاس